زۆر جار لە نێو کوردەواری جێبیستیەوە دەبین کە ئافرەتان زۆر حەز لە گوڵ دەکەن بە تایبەتی بۆ ڕازاندنەوەی نێوماڵ بەڵام ئەم جارە جیاواز لەو بابەتە جیاواز لەوەی کە بۆ ڕازاندنەوەی نێوماڵ ئافرەتێک هەیە لە هەولێر گوڵ بە شێوازێکی دیکە دەڕازێنێتەوە و دواتر لە ڕێگای جۆرا و جۆرەوە بە تایبەتی لە ڕێگای سۆسیال میدیاوە دەیفرۆشێتەوە. ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێت ئەمە بەشێکە لەو گوڵانە بە شێوەی جیاواز جوانکاری دیکەی بۆ کراوە جگە لەوەی کە نێوماڵەکەی پڕە لە گۆڵ بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ جوانکاری و دواتر دەیفرۆشێتەوە. من نامەوێت زۆر باسی چۆنێتی ئامادەکردنی بەرهەمەکانی بکەم دەمەوێت لە زاری خۆیەوە باس لە شێوازی ئامادەکردنی وە لێشی بپرسم ماوەی چەندێکە خەریکیەوەیە. هێرو خانسلااوت دەبێ پێم بڵێ ماوەی چەندێکە دەست داوتە ئەو کارە و ئەو بابەتانی بەکاریان دێنی چین؟ بەڵێ بەخێر بن سەرچاو من ماوە چەند ساڵێکە ینی ساڵانێکی زۆرە کە خەریکی بەخێوکردنی ڕۆکی ماڵەوەم بەڵام ئەو ساڵ جیاواز لە ساڵانی تر بیرم کردەوە کە من هەر ینی خۆشەویستیم هەیە بۆ گوڵی ماڵەوە بیرم لە ڕێگایکی جیاواز کردەوە لەوەی بتوانم بازاری پێ بکەم بیفرۆشم لە ڕێگەی سوۆشیال میدیاوە من زیاتر بەکاردێنم پێگەکانی سوۆشیال میدیا ئەیتر ئەو گوڵانە لە ناو شوشە دیزاین دەکەم بە شێواز کە پێی دەوترێت شێوازی سیستەمی تیراریۆم ئەو شێوازە فەرقی چێ لەگەڵ بەخێوکردنەکانی تر ئەوەیە کە لە ناو شوشە خۆی شەیەک دروست دەکا بۆ شێوەیە خۆی دەژی یعنی کەمتر عینایە پێویستە پارێزگاریکردن لێ پێویستە بۆ نمونە ئەگەر ڕۆکەکانی تر ئاساییەکان هەفتەی جارێک دوو جار ئاودانیان پێویستە ئەو لە مانگی یەک جار ئاودانی پێویستە ئەویش بە چەند پرژەیەکی ئاو یعنی پێویست ناکە ئەوەندە ئاودانی بۆ بکرێت بەشێک لەو گوڵانە ینی هەر خۆیان هی ژوورەوەن وانە؟ بەڵێ ئەو گوڵانەی بەکاریان دێنم ئەو گوڵانن کە پێویستیان زۆر بەشەی زۆرە لە ناو جەوێکی وا دەژین کە ڕتوبەی هەبێ بۆیە لە بۆ ئەو شێوازە ئەوانە زیاتر دروستن و بەردەستن. زۆر باشە. ئەو بابەتانی کە بۆ جوانکاری بەکاری دێنی تەنها شوشەیە یاخود بابەتی دیکەش هەیە جوانکاری پێدەکەی بۆ گوڵەکان؟ بەڵێ من زیاتر لە ناو شوشە دیزایانی پێ دەکەم بەس شێوازێکی تر هەیە پێی دەڵێن کوکێ داما ئەوە ژاپۆنیە ئەوەیان ئەگەر بەڵێ ئەوەیان ئەو شێوازەیە عینەن ئەویش هەر بە قەوزە و هەر بتمۆس و ئەو بابەتانەیە کە ڕازانەوەی پێ دەکەم ئەوەش هەر هەفتەی جارێک پێویست دەکاتن بیخێنا و ئاو دەریکەی و ئاوا شێوازەکەشی جوانە بۆ جوانکاری. زۆر باشە. نرخەکانیان زۆر جیاوازی هەیە لەگەڵ بنمونە ئەگەر تۆ ئەو جوانکاریی بۆ نەکەی جیاوازەکەیان چییە لە نرخەکە گرانترە ئەوەیان یاخود فەرقێکی ئەوتۆی نیە؟ ئەکید ینی دەتوانین نە زۆر گرانیش نییە لە چاوکە نرخی ئەسلی خۆی لەبەر ئەوە کاری دەستا پێوەی هیلاک دەبووم و کاتی لە بۆ تەرخان دەکەم فەرقی هەیە لە سەعر بەس فەرقێکی شواشی نییە ئەم بڵێم زۆر گرانە و کەس ناتوانێت بیکڕێ هەموو کەس دەتوانێت بیکڕێ و بۆ ینی ئەوە کەی چێ تایبەتمەندەکەی بۆ دیاری دەیبێ شێوازێکی جوانە لەم ناو ماڵدۆ کاری دێنی بۆ جوانکاری. بەڵێ باشە. ڕەنگە ئێستا بینەران پرسیاری ئەوە بکەن تۆ زیاتر بە نمونە لە کام پێگەی سوۆشیال میدیا بابەتەکانت دەفرۆشیت یاخود ئەگەر ناوی پێگەکەشت بڵێ ئەوە بۆەوەی بینەران لە ڕێگای ئەو پەیجێتەوە داواکاری بابەتەکان لێ بکەن. بەڵێ من لۆگۆیەکی تایبەتم بۆ خۆم داناوە بە ناوی هێرۆگاردن و ئەو پێگەکانیشم هەر بە ناوی هێرۆگاردنە لە سوۆشیال میدیا تیکتۆک بەکاردێنم و ئینستاگرام سوودم لەوانە بینیوە و فەیسبووکش و سناپیش بەکاردێن. خۆشت پێم وابێ دەرچووی وەڵام داژنە مەزراوی کەواتە ئەوانەی ئێستا ڕەنگە بینەر بن هیچ کاتێک ئەوە دەبێتە ڕێگر بە نمونە تۆ نەبیتە خاوەنی کاری خۆت یان دەبێت تەنها ئەو کەسانی کە دەردەچن ینی چاوەڕێی ئەوە بکەن کە دابمەزرێن؟ نا ئەوە بیرۆکەیەکی زۆر دروست نییە بەڕاستی من دەمێکە ینی تەخەڕۆزم کردەوە ئەو وەزبەی لەگەڵ من بۆ هەمووی دامەزران بەس من بەخت یاوەەر نەبووم کە دامەزرێن بەس بیرم لەوە کردەوە کە ینی کارێکی دەستی خۆم بکەم و لەسەر پێی خۆم ڕاوەستم و چاوەڕێی دامەزراندن نەکەم. تاوەڕێکەم یعنی هەم لە ڕووی ئابوووریەوە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە ئەوە سوودێکی باشی هەیە لە بۆم. مهرەبان دەمەوێت هەندێک دیمەنی دیکەش نیشان بدەم ئەمە
ینی کۆمەڵک بابەتی دیکەی گوڵە کە لێرە دیزین کراوە وەکو ئێستاش کامیرەمانەکەم نیشانی دەداتن ینی ماوەی چندێکە ئەو ئافرەتە سەرقاڵی ئەوەیە کە لە نێو ماڵەکەی خۆیدا ئەو بابەتانە دروست بکات بە تایبەتی ینی ئەمانە ڕەنگە لە ئەگەر لە نێو ئەو جوانکاریە نەبێت شتێکی سادە بێت بەڵام ئەو بۆ ئەوەی سەرچاوەیەکی بژێوی ژیانی دەست بکەوێت لە ڕێگای ئەو جوانکاریەوە ماوەی چندێکە سەرقاڵە و لە ئێستادا توانیوێتی بازاڕێکی باش بۆ خۆی دروست بکات بۆ ئەوەی بەرهەمەکانی ساغ بێتەوە لە لایەکی دیکەشەوە ببێتە سەرچاوەیەکی باش بۆ داهاتی خۆی و ژیانی خۆی.